دەمەوێت گفتوگۆ بکەین لەبارەیەوەی کە ئایا ئەگەرەکانی بەردەم کۆبوونەوەی داهاتووی پەرلەمانی عێراق چی دەبێت ڕێکەوتنی لایەنەکان و ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێت بەرەو کوێ دەچین. پرۆفیسۆر دکتۆر شۆڕش حەسەن پسپۆڕی یاسای دەستوری و مامۆستای زانکۆی سلێمانی لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. دکتۆر زۆر بەخێربەی. لە قسەی گوتەبێژەکەی بزوتنەوەی امتیدادەوە دەست پێ دەکەم کە دەڵێت سبەینێ چاوەڕێیەکەین کۆبوونەوەکە دوا بخرێ بۆ شەمە بۆ ڕۆژێکی دیکە و بەم شێوەیە بەردەوام بێت. ئەگەر لایەنەکان نەگەنە ڕێکەوتن و بەم شێوەیە بەم بەردەوام بێت ینی دۆخەکە بەرەو کوێ ئەڕوا؟ بەڵێ خۆی بەڕاستی دوای ئەوەی کە دادگای فیدرالی باڵا لە مانجی دوو بڕیاری دەرکرد دەربارەی نیسابی کۆبوونەوەی پەرلەمان بۆ هەڵبژاردنی سەرۆک کۆمار، یعنی دۆخەکەی بە شێوەیەک ئالۆز بوو کە تەوەقعیەوە ناکرێ ئەگەر بە پێکاتنی هەموو لایەنەکان نەبێ کۆبوونەوەی پەرلەمان ئەنجام بدرێت بۆ هەڵبژاردنی سەرۆک کۆمار. من دوای دەرچوونی بڕیارەکەی دادگای فیدرالی و لێرەش و لەو کەناڵەش و لە چەند کەناڵێک شتریش ئەم قسەیەم کردووە. بۆیە کۆبوونەوەی چەند ڕۆژی داهاتوو ڕۆژی شەممە کە 26 مانگ بەسرا نیسابی یاسایی تەواو نەبوو، بەیانیش هەر نیسابی یاسایی تەواو نابێ ئەگەر بەبێ ڕێکەوتنی هەموو لایەنەکان نەبێ، چونکە ئێستا لەبەر ئەوەی یەک لەسەر سێی پەخەری کۆبوونەوەکەی پەرلەمان زۆر ئاسانە، مەسەن ئەگەر 110 کەس ئەندام نەبێ ئەم ئامادە نەبێ ئەم کۆبوونەوەی ناکرێت. بەم شێوەیە ئەگەر هەیە کە پەرلەمان هەڵبۆشێنرێتەوە، ئیتر لەم حالەتەدا کە پەرلەمان نەتوانێت دوای ئەوەی کەوە بەڕێوە شوێنە دەستوریەکان پەرلەمان یەکەم کۆبوونەوەی خۆی دەکات دوای هەڵبژاردنی هەڵبژاردنی پەرلەمان و پەسەندکردنی دەرەنجامەکان لەلایەن دادگای فیدرالی باڵاوە بە 15 ڕۆژ یەکەم کۆبوونەوەی خۆی دەکات و دەبێت دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرێ و دەستەی سەرۆکایەتی دەرگای خۆپاڵاوتن بکاتەوە بۆ هەڵبژاردنی سەرۆک کۆمار لە ماوەی مانجێکدا. بەڵام ئەم لە مانجی یەکەوە کرایەوە لە یەکەم دانیشتن لە 9 بوو، بەڵام تا ئێستا مەسەن ئەوە چەندی دو زاریش دانیشتن بکرێ بۆ هەڵبژاردنی سەرۆک کۆمار کە لە مانجی سێداین لە بەرەو کۆتایی مانجی سێ دەڕۆین. تا ئێستا ئەم پرۆسەیە نەکراوە، هەڵبژاردنی سەرۆک کۆمار نەکراوە بەهۆی ئەوەی کە پەرلەمان کۆبوونەوەی پەرلەمان پەک دەخرێت. بۆیە ئەگەر پەرلەمان بەڕاستی نەتوانێت ڕێو شوێنە دەستوریەکان جێبەجێ بکە، لە هەموو دنیا وایە کە پەرلەمان دەبێ هەڵبۆشێتەوە. بەڵام هەڵوەشانەوەی پەرلەمانی لە دەستورە ماوەیەک دیاری کراوە بۆ ئەوەی ئەگەر پەرلەمان نەتوانێت کۆ ببێتەوە هەڵبۆشێنرێتەوە. نەخۆی ئەم مودە دەستوریانە هەرچەندە بڕیاری دادگای فیدرالی هەیە دەڵێ ئەمە مودەی حتمی نییە، مودەیەکە نەتوانین لێلادەی بەڵکو مودەی ڕێخستنە. بەڵام بەڕاستی پێویستە ئەم ماوە دەستوریانە ڕێزیان لێ بژیرێ، یعنی لە حەدی معقول کە تۆ مبەررێک نەبێت سەبەبێکی معقول نەبێ بۆ ئەوی لێلادەی پێویست ناکەم کە تۆ پێشێلی ئەو ماوە دەستوریانە بکەیت. بە تایبەتیش کە ئێستا بڕیاری دادگای فیدرالی ئەم وەزعی خوڵقان کە دەبێت ئیلا 220 کەس ئامادە بێ یاڵە نیسابی کۆبوونەوەکە تەواو دەبێت. ئەمە زۆر زەحمەتە ئێکە هەموو جارێک ئەمە نەکرێ. ئیتر دیارە ئەم پەرلەمانە پێکاتەکەی وایە کە ناتوانرێ ڕێو شوێنە دەستوریەکان هەڵبژاردنی سەرۆک کۆمار پێکەێنانی حکوومەت ئەمانە بەجێبگەێنێ. بۆیە دەبێت بە دوای پێکاتێشتری پەرلەمانی دابگەڕێن. ئەمەش دەبێت پرسەکە بێتەوە بۆ لای خەڵک، واتە ئەم پەرلەمانە هەڵبۆشێتەوە. بەڵام کێشەکە لێرەدایە دەستوری عراقی لە ڕێخستنی هەڵوەشانەوەی پەرلەمانی کێشەیە، ینی ئاسانیە لەبەرەوەی تۆپەکەی بردوێتەوە ناو ساحەی پەرلەمان بە ئەغلەبی ڕەهای پەرلەمانتاران پەرلەمان هەڵدەوەشێتەوە، بە ڕەزامەندی زۆرینەی ڕەهای پەرلەمانتاران پەرلەمان هەڵدەوەشێتەوە بە دوو حالەت. ئەگەر یەک لە سەرسەی پەرلەمانتاران داوای هەڵوەشانەوەی پەرلەمان بکەن، یاخود سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە ڕەزامەندی سەرۆک کۆمار داوای هەڵوەشانەوەی پەرلەمان بکە. بەڵام لە هەردوو حالەتدا دەبێت سەرۆکی دەبێت پەرلەمان بە زۆرینەی ڕەها واتە 165 ئەندام زیاتر ڕازی بن لەسەری نیوەی پەرلەمانتارەکان زیاتر ڕازی بن لەسەر ئەم هەڵوەشانەوەی. دکتۆر حاکم زاملی جێگریەکەمی سەرۆکی پەرلەمان ئەوەی گوتووە کە ئەگەر ڕێژەی یاسایی ئامادەبووانی پەرلەمان تەواو نەبێت و نەتوانرێت کۆبوونەوەی پەرلەمان ئەنجام بدرێ، ئەوە لەم حاڵەتەدا پێویستە کە حکوومەتی نائاسایی ڕابگەێنرێ. ینی حکوومەتی نائاسایی چییە؟ چۆن ڕاگەێنرێ؟ پەرلەمان دەتوانێت حکوومەتە دروست بکات؟ ڕێو شوێنەکانی چین؟ ئەم حکوومەتی ئەنائاسایە لە پای چی؟ بەهۆی مەبەرراتی چییە؟ هۆکارەکانی چیە کە تۆ لێڕای دەگەێنی؟ لەبەرەوەی ئێمە حکوومەتێکی ئاسا حکوومەتێکمان هەیە کە حکوومەتی کاربڕێکەرە تا ئێستا ئیژەکە. بەڵام حکوومەتی نائاسایی لە بارودۆخێکدا ڕادەگەێنرێ. هەرچەند دەستوری عراقی ئەوەی تیانیە لە دەستوری عراقی ئەوە نییە کە بڵێ حکوومەتی نائاسایی ڕابگەێنرێ، بەڵکو باری نائاسایی ڕادەگەێنرێ. ڕاگەیاندنی باری نائاساییش لە دەستوری عراقی ئەویش بە شێوەیەکی خراپ ڕێکخراوە، بە شێوەیەک ڕێکخراوە کە دیسان تۆپەکەی بردوێتەوە ناو ئەنجومەنی وەزیران. واتە لە وڵاتان
دەسەڵاتی تەنفیزی باری نائاسایی ڕادەگەیەنێ. بەس لە دەستوری عراقی سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەبێت بە ڕەزامەندی سەرۆک کۆمار داوا لە پەرلەمان بکە بە زۆرینەی ڕەها پەرلەمان ڕازی بێت لەسەر ئیعلانکردنی حالەتی تاڕی حالەتی نائاسایی بۆ ماوەی مانجێک. ئیتر ئەگەر ماوەکە درێژ بشێشێ هەموو مانجێک دەبێت ئەم ڕەزامەندیە دووبارە بکرێتەوە. بەڵام ئەمە لە حالەتێکدا دەکرێتەوە وڵات لە بارودۆخێکی نائاسایی بێ، وڵات مەسەن کارەساتێکی سروشتی یا کارەساتێکی مرۆیی بەسەر بێ، لەم حالەتانەدا تۆ باری نائاسایی ڕادەگەێنێ. بەڵام کە ئێستا بارودۆخکە ئاساییە تەنیا لەبەر ئەوەی هۆکارەکان پێشێرکاری دەستورە، ئیلتیزام نەکردن بە دەستورە بە سەروەری یاسایە، بۆیە گرفتەکان ڕۆژ بە ڕۆژ زیاد دەبێت، ئەزمەکان زیاتر بۆ ناتوانانی تۆ مبەڕێکی دەستوری نییە بۆی باری کەواتە ناتوانرێت ئێستا حکوومەتێکی نائاسایی ڕابگەێنرێت، دەستوری نییە، یاسایی نییە، دەستوری نییە. بەڵام هەموو شتەکان کە لە عراق دەڕوا بەڕێوە دەچێت بە پێچەوانەی دەستورە، بەڕاستی هەمووی بە پێچەوانەی دەستورە، دووریژ نییە. ینی پێکاتە سیاسەکان ئەگەر بگەنە ئەو ئیتیفاقە خۆیان چونکە ئیرادەی ئەوان وای لێ هاتووە لەسەر ئیرادەی دەستورەوەی بەداخەوە، ینی کە ئەوەش بەهۆی ئەوەی کە سەروەری یاسانیە، دەستور سەروەری نییە، ڕێزی نییە لەلایەن پێکاتە سیاسەکانەوە بە پێی بەرژەوەندی خۆیان لایەنە سیاسەکان مامەلە لەگەڵ دەستور دەکەن. زۆر باشە. کەوابوو پێشبینیەکان ئەم حکوومەتە بگا بەکوێ، ئەم پەرلەمانە بگا بەچی؟ مڵە پێشبینیەکان ئەوەیە بەداخەوە، ینی تۆ ناتوانانی بەو شێوەیە تاوەکو هەموو لایەنەکان نەگەنە بە تایبەتی مەسەن ئەمڕۆ بەرەی ڕزگاری نیشتیمانی ئەو وزەپەیە لەگەڵ بەرەی هەماهەنگی ئەویش ڕێک نەکەون. ئەگەر نەگەنە ئیتیفاق کۆبوونەوەی پەرلەمان ساز نادرێت، لەبەرەوەی هەر لایەکیان دەتوانێت ئەم کۆبوونەوەیە پەک بخا ئەو کۆبوونەوەی کە بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار دانراوە. تا سەرۆک کۆماریش هەڵنەبژێری تۆ ناتوانی حکوومەتی تازە دروستکەی. بۆیە پرۆسەکە بەو ئاقارەدا دەڕوا ئەگەر بێت و بە ئیتیفاق نەکەن، سازان نەکەن، ینی چەند زاری تریش دانیشن ناتوان کۆبوونەوە بکەم. بۆیە یعنی لە حالەتی ئاوادا دەبێت ئەگەر حەلی دەستوریە بێ دەبێت پەرلەمان هەڵبۆشێتەوە، دەبێت پەرلەمان خۆی هەڵبەشێنێتەوە، ئیتر جارێکتر هەڵبژاردن بکرێتەوە بۆی پێکاتەی پەرلەمان بگۆڕێ. ئایا ئەو پێکاتەی پەرلەمان بۆ خۆی دەمێنێتەوە یا گۆڕانکاری بەسەردادێ، ئەو وەختە پەرلەمانی داهاتوو بڕیار لەسەر دامەزراندن و بەڕێوەچوونی پرۆسە دەستوریەکان دەدا. بەڵام ئێستا کەوتوینە یعنی تونێلێکەوە کە بە ئاسانی بە بێت پێکاتن نەبێ دەرچوون زەحمەتە. لەبەرەوەی دادگای فیدرالی باڵا ئەم تەفسیری بۆ دەستور کرد بۆ مادەی بۆ کۆبوونەوەی هەڵبژاردنی سەرۆکی پەرلەمان کە دەبێت ئیلا 220 کەس ئامادە بێت. باشە دکتۆر، سەیەکی پەکخێر هەتا کەی دەتوانێت بەردەوام بێ لە پەکخستنی دانیشتەکانی پەرلەمان؟ ینی هەر چەند کۆبوونەوە بکرێت دەتوانێت ئەو کۆبوونەوەی پەخا. بەڵام تۆ چەند جاری تر، ینی ئێستا ماوەت مامسەن ئەمە جاری دووەمە کە ئەلان هەڵدەکرێت بۆ دەرگای خۆپاڵاوتن دەکرێتەوە بۆ هەڵبژاردنی سەرۆک کۆمار لە 6 سێوە کراوەتەوە کە 6 چوار کۆتایی دێ بۆ ماوەی مانجەکە تۆ دەبێ هەڵی بژێری. ئێتر ئەمە جاری دووەمە، ناکرێت جاری سێمیشتۆبەی ئەمە ئەلانکەی. بەڕاستی ئەمە ڕێز نەگرتنە بە دەستور، پێشێرکردنی بەندە دەستوریەکانە. بۆیە ئیتر بەرەو لە تونی لەکداین ئەگەر بێت و سازان نەکرێت حەلی ئەوەیە کە بە بۆچوونی من پەرلەمان هەڵبۆشێتەوە و هەڵبژاردنێکی کەوابوو نەئەکرێ ینی دانیشتنی پەرلەمان ئەنجام بدرێ و نەئەکرێ حکوومەتی نائاسایی ڕێک بخرێت پێک بێنرێ لەبەرەوەی کە نادەستوری و نایاسایی دەرەنجامەکەی چیە؟ دەرەنجامەکەی ئەوەیە ئەو پێشێرکاریە، ینی ئەو دۆخە نائارامی کە ئەمڕۆ لە عێراقدا هەیە بەردەوام دەبێت تاوەکو لایەنە سیاسەکان نەگەنە ڕێکەوتن. لەبەرەوەی وەکو وتم دەستور لەژێر ڕەحمەتی ئیرادەی سیاسی لایەنە سیاسەکانە، نەک دەستور زاڵ بێ بەسەر ئەوانەوە، نەک ئەوان ملکەتی بەندە دەستوریەکان بن. ئەگەر ئەوان ملکەتی بەندە دەستوریەکان بن، هەموو جارێک لە دوای هەڵبژاردنەکان ئەم جێژاوە دروست ناکەن. لە هەموو هەڵبژاردنەکان لە 2010 لە 2013 لە 2010 هەموو زار ئەم کێشانە دروست بووە، هەم لە ئەلانکردنی دەرەنجامی هەڵبژاردنەکان، هەم لە دوای ئەلانکردنی دەرەنجامی پەسەندکردنی دەرەنجامی هەڵبژاردنەکان و بەڕێوەبردننی پرۆسە سیاسەکە بەردەوام تووشی گرفت بووین. چەندین هەموو زۆربەی کاتیش دادگای فیدرالی باڵا تەدەخولی کردووە لەسەر ئەم مەسەلانە بۆ بەڕێوەچوونی پرۆسە سیاسەکە. بەڵام ئەو جاریان بە شێوەیەکە کە بەڕاستی دوو بەرەیە، ئەگەر سازان نەکەن ئەم دوو بەرەیە ممکن نییە ینی پرۆسە سیاسەکە لە بەردەستیان بچێتە دەرەوە. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ ڕوونکردنەوەکان پرۆفیسۆر دکتۆر شۆڕش حەسەن، پسپۆڕی یاسای دەستوری و مامۆستای زانکۆی سلێمانی. سپاس بۆ ئامادەبوونت.